بسم الله الرحمن الرحیم. ئێمە لە ساڵێدی دەنگی ئەمریکا پیرۆزبایی لە کارا و کارمەندانی ئەو ئۆرگان و دەستگایەکەین و ئێمە بە خۆشحاڵیەوە وازانین بەشی کوردیەکەی ئێمەش وەکو نەتەوەیە کە تاکو ئێستا بە مافی ڕەوای خۆمان وەکو هەر نەتەوەیەک نەگەیشتوین، وازانین هەر لا لێکردنەوەی بەشێک بە ناوی زمانی شیرینی کوردی بۆ ئێمە پشتیوانی و هاوکاریەکی باش بوو و ئێمە دەستخۆشیان لێەکەین و هیوادارین ئەم بەشە بە تایبەتی بەشی کوردی بتوانێت دەنگی مەزلومیەتی ئەم نەتەوەیە بگەێنێ بە تەواوی دەسەڵاتدارانی ئەمریکا کە ئەمڕۆ ئەتوانن خاوەنی بڕیار بن لە هەموو جیهان و ئەتوانن هەڵوێستەکانیان حساب بۆ کراوە و بڕیارەکانیان کاریگەری هەیە و بتوانن پشتیوانی کێشەی ڕەوای ئەم میلەتە بکەن. ئێمە وەکو هەر میلەتێکی تر بە مافەکانی خۆمان بگەین و دواتر پێکمانەوە بتوانین لە پێناو ژیارێکی ئینسانی جیهانیە هەموو ئینسانەکان پێکەوە کار بکەین، تحقیقی عەدالەت ببێتە لەسەر زەویە، بێتە ئامانجی هەمومان. ئێمە وەکو کورد نامانوێ مافی کەس پێشێل بکەین، بەڵام ئەمانوێ مافە سروشتەکانی خۆمان بەدەستبێنین. لەبەرەوە وەکو خۆمان وەکو کورد ئێمە خۆشحاڵین بەو لالێکردنەوە و بەو ئەمە هەنگاوێکی باشە بینین و ئەمە پشتیوانیەکی گونجاوە بینین، بەڵام چاوەڕێین ئەم بەشە ڕۆڵی خۆی ببینێ لە خستنە ڕووی ڕەوایەتی ئەم کێشەیەوە دروستکردنی پشتیوان بۆ خواستەکانی ئەم نەتەوەیە.